دووڕیانی سوودانی کێڵگەی مینی تاران و خەونی پشتگیری واشنگتن بە قەڵەمی سۆران عوبەید. تاقیکردنەوەیەکی کورتخایەن و ترسناک دەسەڵاتی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی زیاتر ڕوون کردەوە. بڕیاری ناساندنی حیزبوڵڵا و حوسیەکانی یەمەن وەک گروپی تیرۆریستی هەرچەندە بە خێرایی پاشەکشەی لێکرا وەک بەردێکی گەورە ئارامی ڕواڵەتی گۆمی مەنگی عێراقی تێکدا. ئەمڕۆداوە سەلماندی کە سوودانی لە بازنەی هەژمونی بەرەی مقاومەدا خنکاوە و هێشتا سەقفی دەسەڵاتی لە بەردەم فشاری چاران و پرۆکسیەکانی زۆر نزمە. ئێستا چارەنووسی سەرۆکوەزیران لە ناو هاوسەنگێکی ناسەقامگیردا دەژی. مانەوەی لەژێر سێبەری ئێران یان خەونی گەیشتن بە پشتگیری بێهەراسانی واشنگتن. ئەم ڕووداوە سوودانی خستە بەردەم دووڕیانێکی یەکجار مەترسیدار کە چارەنووسی سیاسی خۆی و هاوکێشە ناوچەیەکانی لەسرە. بە واتایەکی تر ئەمە تەنیا هەڵەیەکی کارگێڕی نەبوو، بەڵکو دەکرا بڵێن تێستێکی پڕ لە مەترسی بوو کە هێزی ڕاستەقینەی سەرۆکوەزیرانی عێراقی بە تەواوی ئاشکرا کرد. گێژاوە ناوخۆیەکە و هەژمونی بەرەی مقاومە. لەلایەنی ناوخۆیەوە کارتانەوەی ئەم بڕیارە دەیتوانی کوشندە بێت. بۆ پێی حیزبوڵڵا و حوسیەکان بەشێکی دانەبراون لەو تۆڕە بەهێزەی کە بە بەرەی مقاومە ناسراوە و کاریگەری قوڵی لەسەر کۆی پرۆسەی سیاسی عێراق هەیە. ئەو لایەنانەی کە بە پردێک ئێران بە بەغدا دەبەستێتەوە بە هیچ شێوەیە قبوڵیان نەبوو کە هاوپەیمانەکانیان لە وڵاتانی تر بە گروپی تیرۆریست بناسرێن. چونکە ئەمە جگەل لە گورسێکی کوشندە لە جەستەی بەرەی مقاومە لە ناوچەکەدا لە ناوخۆی عێراقیشدا دەبووە هەڕەشە لەسەر یاسایی بوونی خۆیان. سوودانی بە بینینی تووڕەی و فشاری چڕ و توندی لایەنە شیعی و هاوپەیمانەکانی ناوخۆ لەوە تێگەیشت کە ئەگەر پێداگری لەسەر ئەو ڕیسکە بکات، ڕاستەوخۆ بە توندی ڕوبەڕووی مەترسی ڕوخانی حکوومەتەکەی و چانسی خولی دووەمی سەرۆکوەزیران و لە دەستدانی تەواوی پشتگیری سیاسی و دژایەتی بەرەی مقاومە دەبێتەوە. ئەو پاشەکشە خێرایی بە خێرایی ئەنجامیدا سەلماندی کە هێشتا سەقفی دەسەڵاتی سەرۆکوەزیرانی عێراق لە بەردەم فشاری ڕاستەوخۆی ئەو گروپانەدا زۆر نزمە. ئەما بەڕوونی نیشانەی ئەوە بوو کە قسەی کۆتایی لەسەر پرسە چارەنووسسازەکان لە عێراق تەنها لە دەستی ئەو لایەنانەدایە کە تاران پشتگیریان دەکات. سوودانی بۆ پاشەکشەکردنە هەرچەندە ڕێگای لە پشێویەکانی ڕاستەوخۆی گەورەگرت، بەڵام بێمتمانەی لە نێو ماڵی شیعیدا قوڵتر کردەوە، بە تایبەت سەبارەت بە هەوڵەکانی بۆ خولی دووەمی سەرۆکوەزیران. هێڵی سووری ئێران بە دڵنیاییەوە ڕۆڵی ئێران لەم پرسەدا یەکلاکەرەوە بوو. بەو پێی ڕژێمە مەلایەکەی تاران عێراق بە قوڵای استراتیژی خۆی دەبینێت، بە تایبەت کە لە لوبنان حیزبوڵڵای هاوبەشی گورزێکی کوشندەی بەرکەوتووە و لاواز بوو و هەژمونی لە سووریا لە دەست چووە کە سەرچاوەی ڕێگاکانی نێوان تاران و بەیروتی حیزبوڵڵاش بوو. بە واتایەکی تر عێراقی مقاومە بۆ ئێران وەک ئەوە وایە کێچێک لە دەستی کوێرێکدا بێت کە بە توندی گرتوویەتی و نایەوێت بەری بدات، چونکە باش دەزانێت گەر بەری بدات ناتوانێت جارێکی تر بیگرێتەوە. تاران ناتوانێت ڕێگە بدات کە بەغدا بە فەرمی هەنگاوێک بنێت کە بە شێوەیەکی یاسایی هاوپەیمانە سەرەکیەکانی وەکو حیزبوڵڵا و حوسیەکان بە تەواوی لاواز بکات. هەرچەندە فشارەکە پێویست نەبوو ڕاستەوخۆ بێت، بەڵکو هێزە عێراقیە پرۆکسیەکانی کە نوێنەرایەتی بەرژەوەندەکانی ئێران بە خێرایی و بە شێوەیەکی کاریگەر کارتەکانیان لە دژی بڕیارەکەی سوودانی بەکارهێنا. ئەم ڕووداوە سنوورێکی زۆر ڕوونی بۆ سوودانی دیاری کرد. بە واتایی دەتوانێت بۆ مەبەستی ئابووری و پەرەپێدانی عێراق پەیوەندیەکانت لەگەڵ ئەمریکا بپارێزیت، بەڵام نابێت بە هیچ شێوەیەک دەست بۆ بەرەی مقاومە ببیت. بۆ ئێران و مقاومە ئەمە هێڵی سووری ئەو سەرۆکوەزیرانەیە کە ئێستا لە حکومدایە یان دواتر دەست بەکار دەبێت. تێپەڕاندنی ئەو هێڵە سوورە بە واتای کۆتایی بە ژیانی سیاسی ئەو دێت. رادیۆکەی سوودانی پاشەکشەی خێرای ئەوەی نیشاندا کە هێشتا زووە بۆ بڕیاری عێراقی سەرۆکوەزیرانی عێراق، چونکە هێزی دژە سەرکێشی لە ناوخۆدا زۆر زاڵترە لە خواستی گۆڕانکاری دەرچوونی عێراق لە ژێر هەژمونی ئێراندا. ئاسۆی واشنگتن و خواست بۆ سەرۆکوەزیرانێکی بێهەراسان. لەلایەکی دیکەوە ئەم سەرکێشیە هەرچەندە کورتخایەن بوو، ڕنگدانەوەی خواستێکی ناوخۆی سوودانی بوو بۆ ئەوەی ببێتە سەرکردەیەکی سربەخۆ و لە کۆتوبەندی بەرەی مقاومە و ڕکابەرەکانی ڕزگاری بێت. لە کاتێکدا لایەنە دەرەکیەکان بە تایبەتی ئەمریکا لە ئیدارەیەکی وەکو ئیدارەی ترامپ و وڵاتانی ڕێکەوتنی ئاشتی ئیبراهیمی بەگشتی سەرکردەیەکی عێراقی دەخوازن کە بڕیارەکانی لەژێر کاریگەری ئێراندا نەبن و بە فەرمی دژایەتی گروپە چەکدارەکان بکات. ئەگەر سوودانی بیتوانایە بە ئازایانە پێداگری لەسەر بڕیارێکی لەو شێوەیە بکات و خۆی لە کاریگەری ئێران دوور بخاتەوە، ئەوە بە دڵنیاییەوە پشتگیری جارایی و ئەمنی بەرفراوانتری واشنگتنی بەدەست دەهێنا.
ئەم پشتگیریە دەرەکیەش ڕەنگە بیتوانی ببێتە سەرچاوی هێزێک کە بەکاری بهێنێت بۆ کۆتوبەندکردنی دەسەڵاتی لایەنە ڕکابەرەکان و خۆی بکاتە سەرۆکوەزیرانێکی بێڕکابەر کە کەس نەتوانێت هەراسانی بکات. چارەنووسی سوودانی لەناو هاوسەنگێکی ناسەقامگیردا ئەوەی سوودانی ئێستا تێیدایە دۆخێکی هاوسەنگی زۆر ناسەقامگیرە. ئەمجارە دەربازی بوو لە لێواری تەقینەوە و ڕوخانێکی ناوخۆیی، بەڵام لە هەمان کاتدا دەرفەتێکی گەورەی لەدەستدا بۆ ئەوەی ببێتە ئەو سەرۆکوەزیرانە بوێرەی کە دوجار بتوانێت بڕگارێکی عێراقییانە بدات و بەبێ هەژمونی ئێران فەرمانڕەوایی بکات. ئەم ڕووداوە نەک تەنها وەک هەڵەیەکی کارگێڕی کۆتایی نایەت، بەڵکو بووە پێوانەیەک بۆ سەقفی ڕاستەقینەی دەسەڵات لە بەغدای ئەمڕۆدا. سوودانی بەو پاشەکشەکردنەی لە بڕیارەکەدا بە شێوەیەکی کاتی لە تەقینەوەیەکی گەورەی ناوخۆی ڕزگاری بوو، بەڵام ئەمە بەواتای ئەوە دێت کە دەبێت بەردەوام ئەوە لە ناو بازنەی هاوسەنگیەکی ناسەقامگیردا بخولێنێتەوە. لەلایەکی ترەوە ناتوانێت بە دڵنیاییەوە پشت بە ئەمریکا ببەستێت، لەلایەکی ترەوە ناتوانێت بە ئازادی لە کۆتوبەندی هاوپەیمانە ناوخۆیەکان و هەژمونی بەرەی مقاومە ڕزگاری ببێت. هەرچەندە سەرکێشیەکانی سوودانی بۆ مسۆگرکردنی ویلایەتی دووەم پێدەچێت بەردەوام بێت، بەڵام هەرچۆنێک بێت ئەم ئەزمونان نیشانیدا کە تا ئێستا ڕێگای گەیشتن با بڕیاری عێراقییانە و پایەی بێڕکابەری پڕمەترسیە و نرخەکەی زۆرە. ئەوە تا ئێستاش سەرۆکوەزیرانێکە کە هەر ساتێک دەکرێت بڕیارێکی بکەوێتە بەرهێرشی توندی ڕکابەرەکانی. هەرچۆنێک بێت لێرە بەدواوە چارەنووسی سوودانی وەک گوزەرکردن بە ناوکێڵگەیەکی مینوایە. ئەم ڕووداوە بە ڕوونی ئاستی قورسیارکی هەر سەرۆکوەزیرانێکی داهاتووی عێراق نیشان دەدات. لەم دۆخەی ئێستادا کە هاوسەنگی هێز لە نێوان بەرژەوەندەکانی تاران و خواستی واشنگتندایە، هەر هەڵەیەکی بچووک دەبێتە هۆی تەقینەوەیەکی گەورە کە کۆتایی بە هەموو شتێک پێنێت. بۆ هەرێمی کوردستانیش ئەم ناسەقامگیریەی بەغدا بە واتای دواکەوتنی زیاتری ڕێککەوتنە سیاسی و داراییە چارەنووس سازەکان دێت. ئایندەی سوودانی تەنها بەندە بەوەوە کە تا چەندی تر دەتوانێت بە نەرمی و لێهاتووی ئەم هاوسەنگیە مەترسیدارە بپارێزێت و بە دوور بێت لە ڕووداوێکی گەورەتر.